بەڵام مەریوان بەیانی باش دیارە ئەمڕۆ تاقیکردنەوەکان دەستی پێ کرد وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر پشتیوان سادق لە ئێستادا لە یەکەم خوێندنگا دەستی کردو بە گەڕان بەنێو خوێندنگاکەدا بۆی ئاگادار بێت لە ڕەوشی تاقیکردنەوەکان و لە ڕەوشی هۆڵەکانی تاقیکردنەوە. من وتر زانیاری ئەچمە لای وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. کاک دکتۆر ئەمڕۆ تاقیکردنەوەکان بە بەشداری چەند خوێندکار دەستی پێ کرد و تاقیکردنەوەکان چۆن دەڕوا لە ئێستادا؟ ئەمڕۆ لە پایتەختی هەرێمی کوردستان لە قوتابخانەی کۆسار سەردانمان کرد و جگەلەوە بە تەلەفۆن لەگەڵ هەموو شارەکانی تر قسەمان کرد. سەرەتا من دەمەوێت بڵێم خۆشبەختانە لە سەرانسەری هەرێمی کوردستان ئەوڕۆ بە سەرکەوتووی لە سەعات 8 بەیانیەوە تاقیکردنەوەکانی وەرزی دووەم دەستی پێکردووە. زیاتر لە 1,200,000 خوێندکار و قوتابی بەشدارە لەو تاقیکردنەوانەدا و جێی خۆشحاڵیشە لە هەمان کاتدا سەرجەم مامۆستایان لە دەوامدان مراقبەی خۆیان بە ڕێکوپێکی ئەنجام دەدەن، مراقبەی خۆیان دەگرن، چاودێری خۆیان دەگرن. سەرەڕای بارودۆخی دارایی ئەو مامۆستا بەڕێزانە جێی خۆیەتی دەستخۆشیێکی زۆر گەرمیان لێ بکەم و لێرەوە ڕای دەگەینم ئێمە وەکو وەزارەتی پەروەردە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان قەرزاری ئەو مامۆستایانە خۆشەویستانین کە وەکو پێشمەرگە ئەوانیش ڕێگە نادەن سەنگەری زانست لە هەرێمی کوردستان چۆل بیت. ئەو ڕۆکە زیاتر لە 1,200,000 خوێندکار و قوتابی تاقیکردنەوەکان ئەنجام دەدەن. خۆی لە خۆیدا وەڵامدانەوەیەکی زۆر گەورەی ناحەزان و تیرۆریستانە کە کوردستان بەردەوام دەبیت. منداڵانی کوردستان، قوتابیانی کوردستان ئایندەی گەشیان لە بەردەمدایە. بۆیە بەو شێوەیە بەو حەماسە دەبینین ڕوو لە تاقیکردنەوەکان دەکەن. تاقیکردنەوەکان لە هەرێمی کوردستان زۆر بەهێمنی دەڕوا. پەیوەندیمان کرد لەگەڵ دهۆک، هەڵەبجە، سلێمانی و لە هەولێریش لەسەر خەت داینە. ئەلحەمدولیلا زۆر بە سەرکەوتووی تاقیکردنەوەکان بەڕێوە دەچێت. مامۆستا لەو ناوچانەوە سلێمانی دەوروبەری مامۆستایانماکی زۆرمانیان کرد کارگیری خراپی نەکرێت سەر تاقیکردنەوەکان و پرسیارێکیشم ڕێنمایی دەرنەکراوە بۆ قوتابیانی پێشمەرگەوانی پێسا لە ڕێکاریشەوە. لە سنووری پارێزگای سلێمانی ڕێنماییمان دەرکردووە کە بە پێی واقعی منتیقەکە تەعامل بکەن. دەسەڵاتمەنداوە تا بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی کە چۆنیان لە بەرژەوەندی زانست و لە چارچێوەی یاسا و ڕێنماییەکان چۆنیان بە بەرژەوەند زانی وا بکەن. بەس بەنسبەت پۆلی 12 لە هەموو کوردستان مەرکەزیە پێکەوەیە. چونکە خۆشبەختانە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەش و گەرمیانیش پۆلی 12 کاریگەری سلبی ئەوەندە لەسەری نەبوو. بۆیە من هەل ئێستاوە داوا لە خوێندکار و قوتابیانی خۆشەویستی پۆلی 12 دەکەم لە سەرانسەری هەرێمی کوردستان کە بەهێمنی بخوێنن و داوا لە دایک و باوکەکانیشیان دەکەم کە زۆر هاوکاریان بکەن چکە پۆلی 12 کاریگەری لەسەر هەموو ماڵێک لە هەرێمی کوردستان هەیە. قەلق نەبن، وەکو ساڵی ڕابردوو زۆر شت بڵاو دەکراوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دوودڕی و دڵڕاوچەی لای خوێندکار و قوتابیان دروست کردبوو. دڵنیایان دەکەمەوە کە ئەو قسە و قسەڵۆکانە هیچ ئەساسی نابێتن، بۆیە تەنها گرنگی بە خوێندنەکانی خۆیان بدەن. دکتۆر بێگومان پێشمەرگە خۆشەویستەکانیشمان سەرەڕای ئەرک و مادیبوونی خۆیان ژمارەیەکی زۆریان لە تاقیکردنەوەی بەرایی دەرچوون. لەوانەیە ژمارەی کەم مابی. بەڕاستی ئەو ساڵ وەکو ساڵی ڕابردوو نەمانتوانی هەموو پێشمەرگەیەکیان هێزەکانی ناوخۆ داخلی تاقیکردنەوەکان بکەین. وەڵام من بەڵێنیان پێدەدەم فرسەتمان زۆر لە پێشماوەکو وەزارەت دراسە دەکەین کە بە چ شێوەیەک بتوانین ئێمە هاوکاری ئەو خۆشەویستانە بکەین. دکتۆر لە ئێستادا باز لەوە دەکرێت کۆمەڵێک لە جیازاتۆ بۆ خوێندکاران بەکاری دێن. بۆ ئەمانە ئێوە وەکو وەزارەتی پەروەردە چ ڕێکارێکتان گرتوۆتە بەر و لە نێو خوێندنگاکاندا ئامێری فێرکردنەوە لە هەموو خوێندنگاکاندا دادەنرێت؟ بەڵێ، ئامێری فێنکەرەوە لە هەموو خوێندنگاکان دادەنرێت و ئێستا ئێوە بینیتان لێرانە ئەلحەمدولیلا ینی هەموو پێداویستیەکان هەیە، کارەبا هەیە، وەسائلەکانی فێنکەرەوە هەیە. لەگەڵ ئەوەشدا ئەگەر مەبەستت پۆلی 12 بی بە هەمان شێوە ئێمە لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ پارێزگارەکان هەماهەنگی دەکەین. بێگومان لە هەموو وڵاتانی دنیا خەڵک محاولە دەکا کە کاری نایاسایی بکاتن، بەڵام ئێمە ئەو کارای نایاساییە بە هاوکاری هێزەکانی ناوخۆ و داوەتگا بە تونترین شێوە سزا وەردەگرین
و ڕێوشوێنیش توندیش دەگرینەوە و ئومێدەوارم هیچ کەسیش احتیمال لەسەر ئەو وەسائلانە نەکاتن لەبەرەوەی ئەو وەسائلانە بە هیچ جۆرەك نارتە سەبەبی ئەوەی کە سەرکەوتویان بکە لە وانەکانی خۆیان و ئایندەی باشیان بۆ ئەو میلەتە بۆ ئەو وڵاتە بەدەست بێنێتن. ساڵی ڕابردوو لە پۆلی 12 پرۆپاگەندە زۆر دەکرا کە ئەو جۆرە جیهازانە هەیە و لە نەتیجە بۆمان دەرکەوت تەنها یەک خوێندکار لە هەرێمی کوردستان نمرەی 100 هینا، بەڵام پێشتر دیعاە دەکرا بەهۆی ئەو وەسائل و شتانەوە لەوانەیە بە هەزاران خەڵک نمرەی 100 لە 100 هێنابی، بەڵام دەرچوو وانە و ئەوانەی کە ئەو شتانەشیان کرد بوو خەڵکێکی زۆر لێی دەستگیر کرا و خوێندکارەکە یان قوتابیەکە ئەو ساڵ فەسڵ کرا و هەر کەسێکیش هاوکاروی بۆ ئەم بابەتانە بێگومان سزەی یاسایی وەردەگریتن. ئومێدەوارم کە ئەو جۆرە کارە نایاساییانە بە هیچ جۆرەك دووبارە نەبێتەوە، هەرچەندە لە هەموو وڵاتی دنیا شتیوا دەکرێت، بەڵام لە بەرامبەر ئەوەشدا سزا هەیە و ئەوە هیچ شتێک نییە کە ئایندەک بۆ ئەو خوێندکار و قوتابیانە دەستەبەر بکەن. تاقیکردنەوەکان لە کاتی خۆیدا دەکرێت و پرسیارەکانیش هەمووی هەڵبژاردنە، بەڵام هەڵبژاردن بەومانە ئەوەی نییە کە خوێندکاریان قوتابی بتانی بە ئاسانی بەڵکو من دەڵێم پێویستە ینی ئەو تەریقەیە یان ئەو شێوازی هەڵبژاردن کە دانراوە بۆ ئەوەیە کە قوتابی خوێندکاران بتوان زیاتر بیر بکەنەوە. مەسەلەن ئێستا لە هەندێک شوێن لە بازار ژمارەیەکی زۆر پرسیاریان چاپ کردووە، مثلەن یان زۆرێک مەلزەمەیان داناوە، طبعی ئەو جۆرە پرسیارانە یان ئەو مەلزەمانە بە هیچ جۆرەك سوودی بۆ خوێندکار و قوتابی نییە. من داوا لەو خۆشەویستانە دەکەم تەنها ئاعتیماد لەسەر کتابەکانی خۆیان بکەن، تەنها کتابەکان دەبێتە سەبەبی ئەوەی کە ئەوانە سەرکەوتوو بن و نمرەیەکی باش بینن، چکە هەدەف چییە؟ وەرگرتنی زانست و زانیاریە. ئەسڵەن دەرەجەکەش بەقەدەر زانست و زانیاریەکە و دەگرنگی نابی. زۆر زار تەڵەبە هەیە لە ڕابردوو لە ساڵانی ڕابردوو لەو زمانێکی ئێمەش تەڵەبە بووین بە شێوازێک بە شانسێک دەرەجەیەکی هیناوە چۆتە شوێنێکی باش، بەڵام نەیتوانێت لەو شوێنە باشش سەرکەوتوو بیتن و نمرەیەکی باش بینیتن کە بتوانێت خزمەتی وڵاتەکەی خۆی بکات. کۆتا پرسیار لە باشوور ناوەڕاستی شارەکانی خواردن و عراق هەموو خوێندکارانی پۆلی 6 بەشدا دەبن، بەشداری تاقیکردنەوەکان دەکەن. ئێوە بۆ ئەم ساڵ ئەو بڕیارەتان دەرنەکرد ینی دخول عام بێ هەموو خوێندکاران بەشدار بن؟ بێگومان لای ئێمە ئاستی زانستی زۆر گرنگە و لیژنەی پەیوەنددارمان هەیە، دانیشتین کۆبنەوەمان کرد، هەمیان ئەو ساڵ وا بە باشیان زانی بەو شێوەیە بڕوە. ساڵی ڕابردوو ئێمە ئاسانکاری زۆرمان کرد، حتمان ئاگاتان لێ بوو، ینی بڕیاری زۆرمان دەرکرد و ئەو ساڵیش ئێمە ئاسانکاری زۆر دەکەین ئینشاڵڵا بۆ هاوکاری خوێندکار و قوتابیان. بەڵێ ئەمەریوانەوەی کە گوێت لێبوو قسەکانی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بوو لەسەر یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکان کە لە هەرێمی کوردستان وەکو خۆی ئاماژەی پێکرد بە بەشداری زیاتر لە 1,200,000 خوێندکار دەستی پێکرد. بەڵێ سپاس بۆ هێرش قادر.